بینەرانی بەڕێز لە هەر کوێگەنم کاتەوە هەموو کاتێکتان باش لە بەرنمەیەکی دیکەی ڕاوەی ڕۆژدا لە ستێر تیڤ لە خزمەتی ئێوەی بەڕێزدەن. تەوەری ئەم جارەی بەرنمەکەشمان دیسان تایبەتە بە هەوڵە داگیرکاریەکانی ڕژێمی تورکە لە باشووری کوردستان دەستی پێکردووەوە ژاگادارن کە نزیکەی دوو مانگێکە لە برادۆست و سیدەکان بە شێوازێکی پراکتیکی کەوتۆتە ناوخاکی باشووری کوردستانەوە داگیری کردووە. هەڵبەتە لە بەرامبەرە و داگیرکاریەدا بەرخودانێکی بێوێنەی گەریلا هەیە تا ئێستا دەیان لە سەربازانی تورکیا کوژراون، دەیانی دیکەیان بریندار بوون، گورزی زۆر قرس لە ارتەشی تورکدراوە لە ئاستی جەماوەریشدا لە باشووری کوردستان ناڕەزایەتی بەرفراوان لە بەرامبەری داگیرکاریەکەدا هەن لە ڕێکەوتی 3-6 مانگەشدا بەرەی نیشتمانی بۆ بەرەنگاربوونەوەی داگیرکاری تورکیا بە بەشداری ژمارەیەک پەرلەمانتار سیاسەتمەدار ڕۆژنامەوان چالاکی مەدەنی ژنان لە سلێمانی ڕاگەیەنرا بوو. هەڵبەتە ئێوارەی ڕۆژی یەکشەممە دەی ئەم مانگەش لە برۆکسلی پایتەختی بەلجیکا بە بەشداری بەشێک لە ڕەوەندی کوردی لە شاری برۆکسل وەکو درێژە دەر بەو خەباتی دژ بە داگیرکاریە لێرەش بەرەی بەرەنگاربوونەوە دژ بە داگیرکاری تورکیا دامەزراوە. ئەم شۆیەمە قسە لەسەر پێگەنانی ئەو بەرەی دەکەین، گرنگی چییە، ئامانجی چییە، بەرەوکوێ دەڕوا، دەیانەوێت چی بکەن. هەروەها دەشمانەوێت بپرسین کە لەمە دووە بە شێوازێک بە گشتی گەلی کورد دەتوانێت ڕوبەڕوو بە شێوازێکی کارە ڕوبەڕووی داگیرکاری ڕژێمی تورکیا بێتەوە. بۆ مەوەستە لێرە لە ستۆدیۆ میوانداریمان کردووە لە چەند میوانێکی بەڕێز کە ئەندامی بەرەی بەرەنگاربوونەوە دژ بە داگیرکاری تورکیان لە لای چەپمەوە کاک هیدایەت ئیبراهیم زۆر بەخێر بێن، هەروە کە کارزان علی بەڕێزیشتان زۆر بەخێر بێن. هەڵبەتە دوو میوانی دیکەی بەڕێزیشمان لەگەڵدا دەبێت کەمێک پاش کەوتون لەگەڵ گەشتنیان کە هاتنە ئێرە ناوی ئەوانیش ڕادەگەێنین، لەگەڵ ئەواندا باز لەم ژارە و لەم تەوەرەی ئەمشەوی بەرنمەکە دەکەین. کارزان علی لە بەڕێستەوە دەست پێ بکەم، ئەم بەرەیەتان بۆ لێرە لە برۆکسل لە بەلجیکا پێگەنە. بڵێ هەروەکەم و لایەگەدارن، ینی لە پاشەوەی دەوڵەتی تورک ئەو هێرشە ناڕەوایی بۆ سەر باشووری کوردستان دەست پێکرد، خۆی لە خۆی هاتوان سەرەتا ئاماژە بۆ بکەین کە تازە نییە ئەم هێرشەی دەوڵەتی تورکیا لە باشووری کوردستان، بەڵام لە پاش کەوتنە ناوەوەی گوند و پێشکەوتنی یاخود بەرەو پێشەوە چوونی هێزە داگیرکارەکانی تورکیا بۆ باشووری کوردستان ئێمە بە پێویستمانزانی وەکو ئەرکێکی نیشتیمانی کوردانی دەرەوەی وڵات بە تایبەت کوردانی بەلجیکا، ئێمە وەکو دەست پێشخەریەکی ئەم چالاگوانانەی بەلجیکا بە پێویستمانزانی ئێمە وەکو هاوڵاتیەکی کوردی باشووری کوردستان دەست پێشخەریەک پێشخەین لە ئەوروپایە بتوانین دەنگی ناڕەزایی کۆمەڵگای کوردی هەروەها نیشتیمان پەروەران و ئازادی خوازانی کورد بگەینین بە جیانی دەرەوە و بگەینین بە سەرجەم مرۆڤایەتی کە ئێمە میلەتێکین هەرچەندە وڵاتەکەمان داگیر کراوە، بەڵام دووبارە و سێبارە و لەلایەن دەیان داگیرکاری ترەوە ڕۆژانە ئێمە ڕوبەڕووی داگیرکاریە بینەوە. بۆیە ئێمە میلەتێکین بێدەنگ نەبووین لە مێژووی ڕابردوومان بڕوانە هەتا ڕۆژگاری ئەمڕۆ ئێمە هیچ ڕۆژێک بێدەنگ نەبووین. ئەمڕۆژ نامانەوێت بێدەنگ بین و بێدەنگیش نامێنینەوە لە بەرامبەر داگیرکارەکانە. بۆیە وەکو ئەرکی نیشتیمانی، وەکو ئەرکی دڵسۆزی خاک و نیشتیمان و گەلەکەمان، ئێمە لە دەروەی وڵات هەستمان بەو مەترسیە گەورەیە کرد لە بەرامبەر گەلەکەمان، لە بەرامبەر خاکی باشووری کوردستان، چۆن دوێنێ کەرکووکمان لەدەست چوو. ئەمڕۆژ ئەکرێ لە ئەگەر دوور بڕوانین ئەو هەنگاوانەی دەوڵەتی داگیرکاری تورک بەرەو باشووری کوردستان کە هەنگاوی ناوە، ئەکرێ ئەمە تەنیا وابەستە نەبێ بە ناوچەکانی سۆران و سیدەکان و خواکوورک و کۆمەڵێک شوێنی ترەوە. ئێمە بە تەئکیدین 100% لەوەین کە سەرجەم باشووری کوردستان ئەگرێتەوە. ئەردۆغانیش خۆی ئاماژەی پێدا لە وتارەکانی داوتی ئێمە بە تەمای مەخمور و شنگالیش. من پێم وایە مەخمور و شنگالیش وابەستە نابێت تەنیا بە مەخمورەوە بە شنگالەوە. ئەردۆغان نیازێکی وەهای هەیە کە ئەو ویلایەتی مووسڵ بگەڕێنێتەوە سەر تورکیا. ئەمە لە پاش هەڵبژاردنەکان دیارە بێ و ئاشکرا ئەبێ. ئەگەر ئەردۆغان سەرکەوتنێکی وەکو پێشووتر ئەو سەرکەوتنانی کە بەدەستیێناوە ئەم جارش بەدەستی بێنێتەوە هەڵبەت دروستکردنەوەی سەر لە نوێ دەوڵەتی عوسمانی کۆن
ڕاگەێنێت وڵایەتەکەی خۆی ڕاگەێنێتەوە وڵایەتی مووسڵ و وڵایەتی حەلبی ژەخاتەوە سەر تورکیاکەی جاران بە نیازی ئەو ئەقڵە شۆڤێنیە نەتەوە پەرستیەی کە سەردەمی خۆی تورکەکان لە بەرامبەر کووردا بەکاریان هێنا هەمان شت ئەمڕۆ ئەیانەوێ لە سەدەی 21 ڕوبەڕووی داگیرکاریەک لە بەرامبەر ڕۆژئاوای کوردستان چۆن کردیان و هەموو کەس بێدەنگ بوو لە بەرامبەریان جگە لە کورد هەر کەس بێدەنگ بوو بەڵام کورد لەوێش سەریدانەوەوان لە باشووری کوردستانیشە حتمما سەردانانەوێنێ حتمما ڕوبەڕووبوونەوە بێت هەروەکو ئێستەژەی بینین گەریلاکان ڕوبەڕوویە بنەبنەوە بەڵام زۆربەی خەڵکی باشووری کوردستانیش بە دروستکردنی بەرەیەکی بەرفراوانی کۆمەڵایەتی لە باشووری کوردستانە کەسایەتی سیاسی و کەسایەتی چالاکی مەدەنی و درێژەیە و بەرەی بەرەنگاربوونەوەن کە لە سلێمانی ڕاگەنراوە هەمان ناویشتان هەڵبژاردنی پێکەوە هەمانگیتانەیە بەڵێ بێگومان ئێمە وەکو سەرەتا ئاماژەم پێکرد ئێمە وەکو ئینسیاتیفێکی با بڵین وەکو دەستپێشخەریەکی چالاگوانان سەرەتا هەنگاوەکەمان نا بەڵام لە پاشان پەیوەندێکی ڕاستە و خۆمان بە ئەو بەرەی کوردستانیشەوە دروست بوو ئێستا بە هەماهەنگی هەموو کارەکان بەڕێوە ئەبین بە هەماهەنگی لەگەڵ ئەو بەرەی لە کوردستان دروست کراوە بەیەکەوە بەرنامە و چالاکیەکانی خۆمان نەخینە بەردەم یەکتر و هەڵسەنگاندنی بۆ کرێ و هەروەها ئێمە لە چوارچێوەیەکی تەنیا تەسکی ناوچەیشان نامێنێتەوە ئەمە سەرجەم ئەوروپا ئاگرێتەوە بە هیوای ئەوەی کوردانی وڵاتانی دیکەش سەرجەمیان بتوانن هەڵوێستی ڕوون و ئاشکرایان هەبێ و هەمان بەرە پێک بێنەوە و دەست بە سەرتاسەری بگرێتەوە و چالاکی کۆمەڵی بڕیارتانداوە بۆ کار و چالاکی پاشان لە بەڕێزت دەپرسم و کار و چالاکیانەتان چین دێمە لای کاگیدایەت ئیبراهیم زۆر بەخێر بێن دووبارە بەڕێزت خوێندنەوە چییە بۆ پێگەێنانی ئەم بەرەیەوە دەکرێت لە ڕێگەی ئەم جۆرە بەرانەوە بە چ شێوازێک بتوانین کارا ڕوبەڕووی داگیرکاری ڕژێمی تورکیا بینەوە بڵێ زۆر سپاس بۆ دەرفەتە هەڵبەت پێشە شتێک من ئەمەوێ کورتەیەک دەربارەی ئامانج لە داگیرکاری تورکیا نیازی چییە لە باشووری کوردستان بمانێ نەمانوێت تورکیا لە ماوەی ڕابردووە پێگەیەکی سەربازی و ئابووری بەهێزی هەبوو لە باشووری کوردستان ئەمەش لە دوای ساڵی 2023 بەهۆی بەرژەوەندی و بەهۆی پەیوەندی بە هێزگەلێکی ناوخۆی لە باشووری کوردستان ئەو دەرفەتەی خۆستوەتەوە کە پێگەی سەربازی و ئابووری خۆی لە هەرێمی کوردستان پتە و محکەم کردو ئەمەش دوو ڕوو هەیە ڕوویەکانەوەیە کە لە دوای ساڵی 2010ەوە تورکیا بە ئاراستەی ئابووریەکی بەهێز ئەمەش پشتی لە سا پێنجی پشتی ئەبەست بە ئابووری یا بە ئەو بازاڕی هەرێمی کوردستان هەروها لە سا پێنجی ئابووری تورکیا پشتی بەستووە بە هەرێمی کوردستان لە کاتێک هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان خۆیان لە زروفێکی وە قەیرانێکی زۆر ئابووری قوڵان بەڵام تورکیا هەرێمی کوردستانی کردو بە بازارێکی گەورە بۆ خۆی ئەمە خاڵێکی تر بۆچی لەم ئانوساتەیە کە ئەتوانین بڵێن لە دوای کارەساتی کەرکووک و هەروەها کارەساتی ئەفرین تورکیا زیاتر پێڕائکێشێتە ناو خاکی کوردستان و زیاتر درێژە بە هێرش و پەلامارەکانیە بۆچی لێرە ئەوێ چی ئامانجی چییە پێم وایە خەریکە نزیگە بێتەوە لەو ڕۆحە خەریکە نزیگە بێتەوە لەو بابن لەو ڕەمزە پیرۆزە کە هەموو کورد ئەوێ بەرگری لێ بکایەوە هەموو کرد نایەوێت لە دەستی ئەوش مەسەلەی قەندیلە چونکە قەندیل تەنها دۆڵێک و شاخێک نیە بەڵکو قەندیل ڕۆحێکی گەورەی پەناویەوە کە لەناو هەر کوردێکە لە هەر شوێنێکی ئەم دنیا هەیە چونکە بەڕاستی هێرشکردنە سەر قەندیل هێرشکردنە سەر ڕۆحی کورد ڕۆحی ئەو ئینسانی کە لە هەموو دنیاوە لە هەموو چوار پارچەکە و پەلامار و جەستی تێکشەکەنەوە بەڵام ئێستا ڕۆحێکی ماوە کە لەویا بەرگریەکە بۆیە ئێمە ئەبێت ینی ئەمە تعریفێکی بکەین کە ئامانج لەمە چییە و ئایا بۆچی گرنگە کە ئێمە لە هەر شوێنێکی دنیاە بین دژی ئەم داگیرکاری دژی ئەم ستەمە دژی ئەم هێرش و پەلامارەی تورکیا بوەستیرەوە لەبەرەوەی ئەمە تەنها داگیرکردن و ئەمە تەنها پەلاماردانی خاک و جوگرافیا و شناسی ئەمەێ بەڵکۆ تر لە دوجارە پەلاماردانی ڕۆحی ئینسانی کووردە کە ئێستا خۆی لە قەندیلە پەناداوە بۆیە پێم وا بێ باشترین ڕێگاوەیە کە ئەگەر جاران هەوڵماندا بێ فشارمان خسبێتە سەر لایەنە سیاسی ناوخۆیەکانی هەرێمی کوردستان لەمەدا هەوڵ بدەین فشار بخەینە سەر
دەوڵەت و لایەنە دەرەکیەکان کە ئەوانش ببن بە فشار بۆ سەر دەوڵەتی تورکیا بۆ وەستاندنی چونکە ئێستا بمانەوەوانەوێ ناتوانین لە ڕێی هێز و پارت و تەنانەت ئیدارەکانی باشوورەوە فشار بخێنە سەر دەوڵەتی تورکیا چونکە بەڕاستی ئێستا تورکیا نەحساب بۆ دەوڵەتی عێراقەکە لە ناوچەکە نەبۆ هەرێمی کوردستانیش بۆیە باشترین شت جوڵاندنی هێزی گەلە چونکە هێزی گەل ئەتوانێت لە بەرامبەر ئەو داگیرکاریانە ئەنعکاسێک پەرچەکردارێکی بەهێزیە بێ وەلانی کەم هەر تاکێک لە هەر شوێنێکی ئەم دنیاە کە ئەو ڕۆحە کوردبوونە یا ئەو کوردبوونەی هەڵگرتو ئەتوانێت لە بەرامبەر ئەو داگیرکارە بێت دەنگ نەبێت و هەڵوێستی هەبێت و قسەی هەبێت هەروەها هەرچێکی پێکرێ ئیتر بە هەر شێوێک بێت ئەتوانێت هەڵوێستی جددی هەبێت لە بەرامبەر دەوڵەتی تورکیا. باشە باست لە حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق کردێ ئێستادا حکوومەتی عێراق بەرەو کۆتایی دەچێت پەرلەمانی عێراق خەریکە ئەویش کۆتایی دێت حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان بە هەمان شێوە گەر بە گوێرەی هەڵبژاردنەکانی مانگی نۆ بێوانیش دەرفەتێکی وایان لە بەردەمدا نییە لە دوای کارەساتی 16 ئۆکتۆبەری شۆ بەداخەوە دەوترێ شتێک گەڵبەتەمە قسەی من قسەی زۆرێک لە چاودێرانە کە نالایەنگرانە قسەی لەسەر دەکەن شتێک بە نای حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتی کوردی بەهێز نەماوە لەوێ شتێکی لاوازەیە پەراوێزخراوە پێ دوای ئەم دۆخەش پرزەیە کە ئێستا لە عێراقەیە بە تایبەتیش لە دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و دوا بە دوایەوەی کە وترا تەزویر کرا و سندوق سووتێنران ئێستاش دۆخەکە بە قازانجی تورکیا نییە بە تایبەتی لەم بێسەروبەریەکە عێراقتەی کەوتووە ینی زیاتر پەل بەهاوێت داگیرکاریەکەی ڕەوایەتی پێ بەخشێ لەم ئانوساتەیە ئەمە فرسەتێکی مێژوویە بۆ تورکیا کە هەیمەنەی خۆی زیاتر لە منتیقەکە بەگشتی و عێراق بە تایبەتی بسەلمێنێ و بچەسپێنێ بەڵام وەکووتم ئێمە ئەگەر تورکیا دوو کارتی بەهێزیە بە یەکێکیانەوە بێ کە لاوازی حکوومەتی عێراق دۆخی سیاسی و ئابووری هەرێمی کوردستان و عێراق هەروەها بەهێزی خۆشی لە منتیقەکە چونکە بمانەوان هێزێکی سەربازی بەهێزیان هەیە ئێمە ناتوانین لە بەرامبەر تورکیا وەکو لایەنی لۆجستی بەڕاستی تێکی بەڵام ئێمە توانین بە ئیرادەی گەل یا توانین بە پشبەستن بە ئیرادەی مرۆڤی کورد بتوانین بەرەنگاری ببینەوە بەڵام تورکیا کوتومت کە توانیوێتی لاوازی دەوڵەتی عێراق لەم ئانساتەوە هەروەها بێهێزی هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان و نەمانی چوارچێوەی ئیداری هەرێمی کوردستان لە ناو خاکی عێراقا بقۆزێتەوە بۆی کە زیاتر پێی ڕابکێشێتە ناو خاکی کوردستان هەرچەندە پێم وابێ لە ماوەی 15 ساڵی ڕابردووە کە تورکیا بە شوێک لە شێوەکان هاتووەتە ناو سەرجەم کایە و سێکتەرە جیاوازەکانی کۆمەلگای ئێمە لە باشوور بە تایبەت لە بواری ئابووری کۆمەڵایەتی میدیایی ئەو مەترسیە وەکو وتمان مەترسیەکە تەنها داگیرکردنی خاک نییە بەڵکو مەترسیەکە پەلاماردانی ئەو ڕۆحەیە کە وتمان کە لە ناو قەندیلا خۆی پەناداوە لە ناو قەندیدا بەرخۆدان بەرەنگاری نەکەری وایە پێم وابێ ئەوە ڕۆکە گەورەکەی چونکە ئێمە لە شارەکانە ئەگەر قوربانێکی گەورەمان دابێ کارەساتمان بەسەرات بێ ئێستا شتێک هەیە کە کوردی هێشتوێتەوە لەسەر هەموو ئاسی هەموو دنیا ئەوش مەسەلەی قەندینە پێم وابێ ئەگەر جاران وتی بێتمان کەرکوو قوسی کوردستان دڵی کوردستانە ئێستا بێ ئەو پیرۆزێ بگۆڕین بە ئاڕاستی قەندیل چونکە لەوێ هیچ شتێک نییە نەنەوت هەیە نە سەروەدێ نە سامان هەیە نە بینا هەیە نە هیچ شتێک هەیە تەنها شتێک هەیە کە ڕۆحێکی زیندوو پڕ لە ئەنەرژی و پڕ لە بەرخۆدانە بۆیە لە هەر شوێک بە شێوک لە شەکان بێ ئێمە بتوانین ئەو ڕۆح بپارێزین و نەهێڵین ئەو ڕەمزە بکەوێت زۆر باش کارزان باشە ئەگەر کۆمنتێکە دەبێ فەرموو ئەمەژێک بە یەک شتیش تر بکەم ئەو هێرشەی تورکیا لە ئەنووساتێکیشدایە کە لە ئێستەیە هەڵبژاردنەکان تازە ئەنجامدرا لە عێراقا هەروەکو هەموو لایەکی شاکەدارن هەڵبژاردنەکانی عێراق لە ڕاستیە هیچ هەمووی بە چاواشەکارانە ڕۆیشتووە تا هەتا تەنانەت لە شارەکانی کوردستانیشە ئەکرێ بوترێت فشارێکە بۆ سەر حکوومەتی عێراق ئەم هێرشەی تورکیا فشارێکی ڕاستە و خۆیە بۆ سەر حکوومەتی عێراقی ئەو حکوومەتە شکست خواردوی عێراق ئێستا لە ئێستاە بەرە و شکست دەڕوات تاکو ئامانجەکانی خۆی لە هەرێمی کوردستانە بپێکێ بۆ نمونە هێشتنەوەی دەسەڵاتی تاکراوی لە باشووری کوردستانە ئەو دەسەڵاتە تاکراوی دەوترا تورکیا وێران لە پشتی تەزویرەکەون بۆ هێشتنەوەی و بارودۆخە بۆ شێواز بێگومان وایە هەروەها ئەو حکوومەتە تاکراوی کە ئێستا لە هەرێمی باشووری کوردستانە چەند ناوچەیەکی گرتوۆتە ژێر دەسەڵاتی خۆی بە هەموو شێوەیەک بە هەموو ئامرازێکی خۆجێیانە یا خۆت خێڵەکیانە
ناوچەکانی کردوتە ژێر دەسەڵاتی خۆی ئێوێ ئەو هێزە خێڵەکیانە بمێنێتەوە تورکیا چونکە لە بە مەساڵحی ئەو بە لەبەرژەوەندەکانی ئەو هەتا ڕۆژگاری ئەمڕۆ هەوڵی یاوە لە تورکیا چی ویستووە لە هەرێمی باشووری کوردستانە پێکی هێناوە بۆ نمونە قازانجی ساڵانە و مانگانەی نەوتی هەرێمی کوردستان بۆ تورکیا لە ملیۆنان دۆلارە کە ئەکرێ بوترێ نیوەی ئابووری تورکیا لەسەر هەرێمی کوردستان خۆی ئەژێنێ ئەگەر بێت و ئیدارەیەکی نوێ دروست بکرێتەوە لە هەرێمی باشووری کوردستانە ئەو قازانجە مادیە نامێنێ بۆ تورکیا بۆیە ئاکەپە بەرەو شکست ئەڕوا لە کاتێکە کە ئەم ملیۆنەها دۆلارەی لە کیس بچێت لە هەرێمی باشووری کوردستانە بۆیە ئەو پێویستی بەوەیە کە فشار دروست کات لە ئێستاە هاتنی تورکیا بۆ ناوخاشی هەرێمی باشووری کوردستان فشارێکی گەورەیە بە ئاراستەی هێزە عێراقیەکانی عەرەب با بڵین کە پێش وەخت ئێمە هەمومان بەبیرمانە پار ساڵ لەم کاتانەدا لە کاتی ئەو ڕێفراندۆمەکە ڕاگەیاندنی ڕێفراندۆمدا هەر لەم ساتانەدا بوو کە لە حکوومەتی عێراقا دەنگۆیەکی زۆر بەرز دەبووە لە کاتێکە کە دەسەڵاتدارانی هەرێمی باشووری کوردستان پێویستە بدرێنە دادگا لەلایەن حکوومەتی فیدرالی عێراقەوە بە هۆکاری ئەوەی نەوتی باشووری کوردستان ئەفرۆشێ بەبێ هیچ دیاربوونێکی لایەنی هاتوو بە نایاساییانە پاشانیش دووەمین شت گرنگترین شت ئەوە بوو کە هێزی داگیرکاری هێنراوەتە ناوچەی مووسڵ لە کاتێکە کە کوردان هەوڵیان ئەدا کە ناوچەی شنگال و ناوچەی مووسڵ لە دەستی هێزە شکست خواردوەکەی داعش دەربێنن لەو ساتانەیە تورکیا هێزی هێنا بۆ مووسڵ لە کاتێکە حکوومەتی عێراق ئاگاداری ئەمە نەبوو کە هێزە تاکڕەوەکەی باشووری کوردستانم هێزەی هێنا لە نزیکی مووسڵ بەجێی کردن پێشتریش بەدەیان سەربازگە و بەدەیان شوێنی گرنگی لە باشووری کوردستاندا سەربازگەی بۆ دەوڵەتی تورکیا کردوێتەوە و بە ساڵانە لەوێ ئامانجەکانی خۆیانە پێکن مانەوەی ئەو هێزە تاکڕەویەی لە باشووری کوردستانە هەتا ئەم ڕۆژ ئیدارە دەکا بە پشتیوانی ئەو هێزە داگیرکاری تورکیایە کە سەربازگەی پێشتر لە هەرێمی باشووری کوردستانە دروست کردووە باشزان میوانەکەی دی کەشمان گەشت خاتوو هەرمن ئەحمەد ئەندامی بەرەی بەرەنگاربوونەوەی داگیرکاری تورکیا زۆر بەخێر بن سپاسەکەم داوای لێ بڕنەکەم لەبەر ترافیک ئاساییە زۆر بەخێر بن بەر لەوەی کاکارزان لەکوێ قسەکانە دین بوو دەست پێ بکەیتەوە من ئەمەوێ لە خاتوو هەرمنیش بپرسم بزانم بەڕێستان کە وەکو ئەندامی بەرەی بەرەنگاربوونەوە دژ بە داگیرکاری تورکیا کە لە بڕۆکسلەوە ئێوەش ئەندام بوون لەو بەرەی پێکتانێنا قسەیەکە دەبێت پاشان کاکارزان درێژە بە قسەکانی بدە. نازانم کاکارزان چی باس کردو بەڵام ئەوەیە منیش هەروکو سەرەتا ئێمە ئەو بەرەیە کە لەگەڵ پێشنیاری چەند هەواڵێک بوو بەڕێزی ئەمە بزانم یەکێک لەو بەهر پێشنیارانێک لایەن کاکارزانەوە بوو کە بەرەیەکیش لە بەلجیکا پێک بنێنرێ بۆ بەرەنگاربوونەوەی ئەو هێرشانێکی ئێستا لە سەر باشووری کوردستان و بە تایبەتی وەکو چۆنەڵێ هەرێمی کوردستان هەرچەنە پێشتیش لە ڕۆژئاوا ئەو داگیرکاریە ڕوویاوە بەڵام ئێستا وەک بەرەو باشوور دێت اینجا هەر بۆمە بەسە بە گرنگ زاندرا کە لە بەلجیکاش ئەو چالاکیانە دەست پێ بکرێت لێرە هەڵمەتێکی وەکو چۆنەڵێ هەم هۆشیاری کە بگەێنین بە ڕەوەندی کورد لە بەلجیکا کە تۆزێ ئیتر بێنە مەیدانەوەنێ چونکە ئەم پرسەپرسێکی نەتەوەییە هیچ پەیوەندی بە حیزبیەوە نییە هیچ پەیوەندیەکی بە باشە باسی نەتەوەی و حیزبیت کرد تا چەندە ئەو ئەندامانەی لێ بوون حزبی بوون هەمووی حزبی بوون یا حزبێکی دیاریکرا بوون یاخود کەسانی سربەخۆ و تێکەڵێک لە حزبەکانی شێن وەڵاهی ئەوەی کە بە ئەگەر نازم ناوی حزبەکان بێن من نازانم وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان من خۆم بانگەشتیانم کرد وەکو خۆم پەیوەندیم پێیانەوە کردو ئەوانیش بەڵێن بەدەنگ بانگەشتەکەی منەوەهاتن بەڵام ئاگداری ئەوانی تر نیم کە بڵم ئایا گۆڕانیان هەلێک بەنای حیزبی و لەویانە ئامادەبوونیان وەکو کەسی بەڵێ لەوێ شەوانەی خۆشبەختانە هەواڵێکی یا هەر برادێکی دۆستی من بوو کاتوانم پارتیش بوو بەدەنگ بانگاوازەکەی منەوە هات ئەویش پێم خۆش بوو کە بەشدار بووی ئێمە ئەو دیدگایە بگۆڕین ینی بەڕاستی تر بکار لەسەر ئەوە بکەین کە ئەمە پرسێکی نەتەوەییە ینی ئیتر تۆ زێر لەوە دەرچینە دەرەوانە کە ئێمە هەربیر لە حیزبایەتی بکەینەوەوانەی لە بەرخاتری
فلان لایەن و فیسار لایەن کە ئێمە نەتوانین بڵین بەرەنگ بەهینەکانمان دژایەتیەکانی کارگرت بەرامبەر بە ئێمە کە ئێمە بربەهینێکیان لەبەر دروست بکەین. اینجا بۆیە پێویستە یەکەم شت ئێمە لێرانە ئەو زمانمان بگۆڕین، دیالۆگمان بگۆڕین، پرسەکانمان وەکو چۆنەڵێ زیاتر بیخینە سەر ئەو هەستە نەتەوایەتیانەی کە لە ئەوروپا کە با من باسی بکەم چکە لێرانە ڕەوەندێکی زۆر هەیە لە ئەوروپا، بەڵام ڕەوەندێکی تا ڕادەیەک مردوو هەیە لێرانە، زیندوو نین. زۆربەی هەر یەکە بە کاری خۆیەوانێ بە سەرقاڵی ژیانی خۆیان لەبەر خاتری فلان حیزبیان دەستێوەردانی لایەنەکانی ترە کە نایەنە پێشەوانە. اینجا ئەم ئەمانە پێویستە چیان لێ بکرێت، زیندویان بکرێتەوانێ کە بێنە پێشەوانێت چکە ضرورەتێکی زۆر گرنگە. من بە هیواخوازم ئەم کۆمیتەیە ڕاستە لێ ئێستای بڵنگ هەنێک کار و چالاکی پلانسازی هەیە کە بیکە، بەڵام دوای ئەوە با بە میتۆدێکی تر کار بکە بۆ ئەوەی کە ئەم ڕەوەندەی کوردی کە لە ئەوروپای بەڕاستی ئێمە سەرمایەکی گەورن لە ئەوروپای هەیە، بەڵام نە لە دەنگدانە بوونمان هەیە، نە لە خۆپیشاندانەکانە بوونمان هەیە، نە لە دیبیتێکە یان لە شتێکیان لە کۆڕێکە یان لە ڕێکخراوێکە لە سیمینارێکە، ینی بەڕاستی هەموو شتەکان ساز ئەکرێت. ئەوە نییە بڵێ زەمینە سازی نییە، ساز ئەکرێت بەڵام هاوکاری نییە بەدەنگ یعنی بەدەنگەوە نایە. منەوە بڵێ منیش لێ بووم، هەندێک کەس کە لێ بوون ئەوە چەندین ساڵێمە لێرەین تا ئێستا نەمدی بوون، جاری یەکەم بوو، یعنی ئەوە کێماسیە بۆ ئێمە هەر هەمومان. بڵێ بەتاکید، ینی من زۆر جارێ زۆر کەسیکەشم هەر باڵێن بانگەش کرداوام کرد لەیان بێ، بەڵامی هەریەکە و بە هۆکارێکەوە یان بەڕێی دووریەوانێ، بەڵام توانرێت لە ئایندەیە کار لەسەر ئەوە بکرێت. ینی ئێمە تر بزانین بتوانین بۆ مەرجنی هەر لە بروکسل کۆ ببینەوانێ، با لە شارەکانی تریشا کۆ ببینەوانێ، یعنی مەرجنی ئێمە هەر ناوەندێک لە ناوەندێک جێگای بکەین بۆ کە بڵێن ئەوان بابێن با ئێمە ئەو هەنگاوە بنین بڕین بۆ لایەن، یعنی کە لەویان ئەوەش زۆر گرنگە، ینی بزانین ئەو بەتایبەتی ئەو شارانەی کە کوردێکی زۆریت لێە ئیتر باقی ینی جوانی کورد لەوە شایە فرەڕەنگە بە ئەو فرەڕەنگانە، یعنی وەکو چۆن ئەڵێ نزیک بکرێنەوە. بڵێ ئەگەر نزیک ببێتەوە لە یەکتری باوەڕت هەبێ، هەنی زۆر جار هێمەکەوی بۆ کۆبانی کە ڕوویە زۆربەی کە هاتە سەر شەقامەکان یان پرسەنەتەوایەتیەکە و هەستە هەڵوێستەکە بوو کەوای لێ کرد، کەواتە بێ ئێمە ینی چ بێ شەقام بورژێنیت لەلایەن دووبارە لەسەر و پرسەنەتەوەیان بکەن. زۆر باشە باش کارزان ببوورە من پێم بڕی ئەگەر بە کورتی درێژەی پێ بدەیت و دوای پێشمان بڵین چالاکی یەکەمتان کێیە؟ بەڵێ جەم باسی ئەومە کردیان لە هەرێمی کوردستانە مانەوەی ئەو هێزە تاگڕەویە لە هەرێمی مانەوەی ئەو هێزە تاگڕەویە لە هەرێمی کوردستانە ئێستا فەرزە لەسەر تورکیا بۆ ئەوەی بەرژەوەندەکانی خۆی بپارێزێت. لە لایەکی ترەوە ئەمێ ئاماژە بە لایەنێکی تر بکەم هەر لە ناو کۆمەلگای کوردیا هەر لە ناو دەسەڵاتداری هەرێمی باشووری کوردستانە. ئێمە چۆن سەردەمی خۆی دەیان داعشی نووسمان هەبوو لە ناو کۆمەلگای کوردیا، لە ئێستاە لە ناو دەسەڵاتداری کوردیا دەیان داگیرکاری نووسمان هەیە. ئێمە بە بینینی ئایدن معروفەکان ئەبێت چاومان بچێتە پشتی سەرمان وەکو نەتەوەیەک لە کاتێکە کەسێک لە ناو ڕاستی خاکی وڵاتەکەی ئێمە بە ناوی پەرلەمانتارێکەوە هەڵەسێ شەکرێشکێنێ بەرامبەر بە کۆمەلگای کوردی و بەرامبەر بە نەتەوەی کورد. ئەخۆ لە کاتێکە سەمەرەکە لەوەیە کاتێکدا خۆی ئەندام پەرلەمانی هەرێمی کوردستان بە ناو هەرێمی کوردستان، بەڵام کە قسە دەکات دەڵێ کوزەی عێراق بە تورکی، بەڵێ بێگومان ینی هەرێمی باکووری عێراق. ئەسەین چۆن ئەمە بەکارهێنەرە کاک هەندرێن ئێمە نێوەش کێماسیەکە بۆ پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی پەرلەمان کە لە پرسینەوە بەرامبەر کەسێکی وا ناکەن کە پێشێلی خودی یاسەکانی پەرلەمان. بەڕای من بەر لەوەی کۆمەلگای کوردی هەڵوێستی هەبوایە کە دەیان گەنج و چالاکی مەدەنی و خەڵکانی بە هەڵوێستمان بینی لە هەولێری پایتەختدا لەو شوێنەی ئایدن داگیرکار ئینەکەیدا کەسێکە هیچ ماپێکی بەسەر هەرێمی باشووری کوردستانەوە نیە، ئەسڵم بۆی نییە لە هەرێمی کوردستانە هەواش هەڵمژێ ئینسانی وەها. بەڕای من ئەبوایە پەرلەمانتارەکان یەکەم کەس خاوەن هەڵوێست بوونایە، پەرلەمانتارانی هەموو حیزبەکانی دیکە تۆ هاوپیشەتە لەسەر یەک کورسی دانیشن یەک پەرلەمانتارمان نەدی لە پێرەوە یەک هەڵوێستی جددی لە پەرلەمانتاران بەیاننامەیان دەرکرد و لەو بەرەی بەرەنگاریەشانەوە ئەومان هەیە، بەڵام هەڵوێستی پەرلەمانتاران زۆر گرنگە کاکەندرێن تۆ لە ناو پەرلەمانێکای لە ناو پەرلەمانێکە تا
هاوپیشەکەت کە لە پاڵتا دائنیشێ دژی وڵاتەکەتە دژی نەتەوەکەتە دژی لەگەڵ داگیرکاریایە و دژی نەتەوەکەتە بەرحاڵ منەمەوێ ئاماژە بۆ سەبارەت بە چالاکیەکان ئێمە چالاکی سبەینی یەکەم چالاکیمانە کە مەیدانیانە دەچینە سەر شەقام پێشتر بەیاننامەیەکمان ئامادە کردووە یەکەم ئیشمان دروستکردنی بەیاننامەیەک بوو بە زمانی کوردی و ئینگلیزی و فەڕەنسی و هۆڵندی بەیاننامەکەمان ئامادە کردووە و سبەینێ سیانزەی مانگ لە بەردەم نووسینگەی UN لە برۆکسلی پایتەختە کوردستانیان لە هەموو کوردستانیانی کرێ بووتریا چوار پارچەی کوردستان لەوێ ئامادە بن بە تایبەت کوردستانیانی خەڵکی باشووردا سەرەتا وترا لە UN دەیکەن پاشان گوترا دەیگۆڕن بۆ قۆنسڵگەری تورکیا یەکلایی بووە بەڵێ ئەوە یەکلایی بۆ تۆ بێگومان دەچینەوە بەردەم نەتەوە یەکگرتوەکان لەبەرەوەی نەتەوە یەکگرتوەکان گرنگترە بەڕای ئێمە سەرەتا ئەبێ دەرمان بگەینی نەتەوە یەکگرتوەکان کە وڵاتەکەمان بەرەو داگیرکاژمێر سی پاشنیوەڕۆیە سبەینێ بەکاتی ئەوروپا بەڵێ پاشانیش ڕۆژی دووشەممە هەژدەی مانگ کاتژمێری 11 لە پێشنیوەڕۆ لە پراس کلاب لە شومان لە کۆمیسیۆنی ئەوروپا لەوێ کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەبێت بۆ گروپەکەتان ئەنجامی دەدا بەرەی بەرەنگار بوونەوە ئەو کۆنگرە ڕۆژنامەوانی ئەنجامەدا کە شوێن ئامادە کراوە و ڕاگەیاندەکان بانگێش دەکرێن بۆ ئەوەی بەشدار بن لەو بەیاننامە و لەو پرێس کۆنفرانسەیە کە بۆ کۆمیتەکە ئامادەکرێ لە پاش ئەوەش چەند چالاکیێکی دیکەمان هەیە لە 23 و 24 مانگە دوو سیمینارمان هەیە جیاواز هەریەکەیان لە شارێکی وڵاتی بەلجیکایەکیان لە 23 مانگ لە ئەنتوێرپنە و 24 مانگیش لە گێنتە دوو سیمینارمان هەیە سەبارەت بە داگیرکاری ئامانجی داگیرکاری سیمینارەکان ئەو کۆمیتەیە کە لە باشووری کوردستانەوە کاکسالار مەحموود و ئەوان پەرلەمانتاری هەرێمی کوردستان ئەوان شاندێکلێەوە دێ لە هەر هەمان بەرەی نیشتیمانی دژی داگیرکاری ئەوان دێن بۆ ئێرە ئەوان بەشدارە بن لە سیمینارەکانە و خەڵکانی کوردیش لێرە لە تاراوگە با بڵین لە وڵاتی بەلجیکا بەشداری ئەوە بن پاشانی ژێمە 26 و 27 مانگ لە بەردەم یەکێتی ئەوروپا لە لوکسەمبۆرگ لەوێ پەرلەمانی ئەوروپا لە لوکسەمبۆرگ لەکزەمبۆرگی مەیدانی لوکسەمبۆرگ بەڵێ لەوێ ئێمە هەردوو ڕۆژەکە دانیشتنمان هەیە وەکومانگرتن بۆ ماوەی چەند کاتژمێرێک لە بەردەم یەکێتی ئەوروپا بۆ ماوەی چەند کاتژمێرێک ئێمە لەوێ دانیشتنی وەکو با بڵێن مانگرتنە بۆ چەند کاتژمێرێک ئەو چالاکیەش بەڕێوە چێت پاشانیش 28 مانگ کۆنفرانسێک هەیە لە یەکێتی ئەوروپا سەبارەت بە داگیرکاری لە هەرێمی باشووری کوردستانە ئەو داگیرکاریە بگەێنرێتە دەنگی بگەێنرێتە پەرلەمانتارانی یەکێتی ئەوروپا بگەێنرێتە کەسایەتی سیاسیەکان لە دەرەوەی وڵات و لە وڵاتانی جیهان بەگشتی بانگێش کراون کە لەو کۆنفرانسە توانین بڵێن دەنگەکان ئەگەیەندرێ بەڕاستی چونکە کۆمەڵێک مەلەف ئەو مەلەفانەی کە تا ئێستا ئەو داتایانەی تا ئێستا تورکیا لە خاکی هەرێمی باشووری کوردستانە لە ساڵی 92 بگرهاتە بە ڕۆژگاری ئەمڕۆچی کردووە و چەند سەربازگەی هەیە و چەندێک چەک و تەقەمەنی لە دژی گەلی کورد لە باشووری کوردستانە بەکارهێناوە چەند شەهیدمان داوە لە هەرێمی باشووری کوردستانە بە فڕۆکەکانی تورکیاوە بگرە بە بۆردومانەکانی تۆپبارانکردنەوە بگرە لە هەموو لایەنەکانی دیکەوە ئەو دەستگا داپلۆسێنەرانەی کە لە هەرێمی باشووری کوردستانە دروستی کردووە بۆ تیرۆرکردنی خەڵکانێک و بۆ کپکردنی دەنگە ناڕازیەکان لە بەرامبەر داگیرکاری دەوڵەتی تورکیایە پاشانیش لە پاشەوەش چەند کارێکی دیکە هەیە بۆ نمونە پانێڵێکی گشتیمان ئەبێت لە پاش ئەو چالاکیانە هەروەها چالاکی دیکەش بەردەوامە بین بیتر بە شێواز و بە هینی جیاواز باش سپاس کاکەژن بەڵێگەم پێ بێت ئەمەوێ شتێک لێرانە پشت ڕاست بکەنەوەوانەیە کە بەڕێزی ئاماژەی پێیا ڕێڕوا بوو ڕاستە کە ڕۆژی دووشەمە هەژدەی مانگ لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانەی لە بەڵام کەنسڵ بوو کانسڵ بوو بۆ کاتێکی تر بەڵێ ینی هەر لە بەرنمەیە هەیە بەڵام لەبەرەوەی ئەو بەڕێزانەی کە لە
کوردستانەوە دێن شکە ڕێگاکەیان لە ڕێی فەڕەنسا و کەنە هەنێ ئەنجێندا و تایبەت و بەرنامەی کارنامەیان هەیە لە فەڕەنسا ئەو ڕۆژە ناکەونجە پێیان باشتر بوو بەڵێ پێیان باشتر بوو کە ئەو بەڕێزانش بەشدار بن لەو پرس کۆنفرانسەیە لەبەر ئەوە خراپبوو کاتێکی تر ئاگادارتانەکەی باشە سپاس دەکەین سپاس خۆش بێڵەتە ئاگاداری 28 مانگی ژەیت ئەو کۆنفرانسەی لەوێنجام دەدرێت پاشان ئەگەر وردەکاریەکی دیکەت لە لابوو چۆن بەڕێوە دەچێت دەتوانی ئەویش ڕابگەێنی کاگیدایەت ئاماژت بۆدا دەبێت هەمومان بە هەر شێوازێک بێ لە جیە و داگیرکاریە بۆستینەوە من دەمەوێت ئەگەر بڵێن لە ڕیزبەندی بکەین لە پلەی 1 و 2 3دا ئێستا ڕەوەندی کوردی لە دەرەوە چی پێ دەکرێت یەکەم شت بێدەنگی تێک بشێنین ئەو بێدەنگی کە لەسەر ئاستی تاک لەوە چێ بۆ نمونە لەسەر ئاستی ئایدۆلۆجیا لەسەر ئاستی حیزب یا لەسەر ئاستی نوێنەرانی حیزب و لایەن و حکوومەت تا ڕادەیەک لە پێشترە ڕەنگێک دەنگێک چالاکیەکە بێت بەڵام لەسەر ئاستی تاک یا لەسەر ئاستی بۆ نمونە مرۆڤی کورد لە تاراوگە بێدەنگیەکی گەورە هەیە ئێمە ئەبێ و بێدەنگیە تێک بشکێنین و یەکەم شت ئەو ئینسانانە یابوون ئەو تاکانە کە لە تاراوگە نیشتەجێن دایان ماڵی دەبیان خێنە دەرەوەی ئایدۆلۆژیا و لەناو وزەیەکی تر لە فرسەتێکی لە دەرفەتێکی ترە بە نەوعێکی تر بیان خینەوە گەڕ وەکو ئەرمانها باسی کرد ئێمە دنیای خەڵکمان هەیە لە دەرەوە بەڵام هەر خەریکی سەرقاڵی ئیشوکاری خۆیتی بەڵام لە پاڵیا خەریکە ئەو مرۆڤە بوونی لە خەتەرایە لە ژیانی خۆی مافی خۆیەتی ژیانی خۆی مافی خۆتی بەڵام ئێمە ژیانی خۆی دەکەن بەڵام ڕخنەوە دەکرێت لە پاڵیا خۆی لەبیر دەکەن نەتەوەکەی لەبیر دەکەن خەریک دۆزێکیە دۆزەکەی لەبیر دەکەن ئەمە کاتێک کە تۆ هەست بەوەکەی کە تۆ ساڵانێکی زۆر تەمەن لە تاراوگە لە خەریک بەسەر بردو اینجا ڕاتڵێک کە تۆ خەریکە ونەبیت بە ئەمون بوونەش لەوە سەرچاوەگەری کە تۆ ڕۆژ ڕۆژان بێدەنگ بووی لەسەر ئەو کارە سات و ئەو ماڵوێرانی و ئەو داگیرکاری ئەوشتانی بەسەر ملەتەکەی تو هاتوو ئێستا ڕۆژەڵاتی ناوەڕاست بە قۆناغێکی هەستیاردا تێپەڕێ کە ئەکرێ بڵین لە بەردەم گۆڕینی باری جوگرافی دیموگرافی هەیە لە مانتیقەکە وە کوردیش لە بەردەم مەترسیەکی گەورەیە ئێمە چۆن بتوانین ئەم مەترسیانە دوور بخەینەوە لەسەر دۆزی کورد لە ڕۆژەڵاتی ناوەڕاست و چۆن بتوانین بیخۆزین بۆی کە پێگەی خۆمان وەکو مرۆڤ وەکو پێگەی جوگرافی وەکو پێگەی نەتەوەی خۆمان بەهێز بکەین پێم وایە ڕۆژەڵاتی ناوەڕاست بەبێ بوونی کیانێک بۆ کورد بەبێ بوونی قوارێکی سیاسی و ئیداری بۆ کورد مەحاڵە ئاشتی و استقراری سیاسی لە منطقەی بەدی بێت بەڵام ئەمەش تەنە لەسەر شانی حیزب و لایەن و چوارچۆی دارەکانی بەڵکو لەسەر ئاسی تاکە چونکە تاکێکی بەهێز یا تاکێکی بە هەڵوێست و چالاکت نەبێ تۆ ناتوانی ئیدارێکی باش حزبێکی باش نازانم پرۆژێکی باش کیانێکی باش و بەهێزت هەبێت یەکەم شە دەبێ ئێمە ئەو تاکەمان هەبێت کە بتوانێت لە بەرامبەر ناداتپەروەری لە بەرامبەر چەوسانەوە لە بەرامبەر داگیرکاری قسەی خۆی بکات هەرتەنا مەسەلەکە تورکیانیە ئێمە ئێستا کوردستان لە ناو دۆخێکی چەوسانەوەی قوڵدایە لە پارچەکانی تریش بۆ نمون لە ئێران ئەمەش هەر بۆ خۆی لە داهێندەیە ئەکرێ ئەم کۆمیتە یان کرێ ئەم بەرەیە هەڵوێستیشی هەبێت لەسەر هەموو چەوسان و گیران و ئەعدام و ئەو هەموو بەڕاستی ڕەشبگیرە کە لە ئێرانە هەیە هەڵوێستی هەبێت چالاکی هەبێت فشار دروست بکات بەرحاڵ ئەمە ڕێگەیەکی مەدەنی گونجاو و سەرەتاییە کە ئەتوانین درێژە بکێشێ بۆ شتی گەورەتر و شتی باشتر لە ئەندەیە بەڵام ئێمە پێویستمان بەکێ هەیە بە ئیرادە هەیە بە تاکێک هەیە کە قسە بکە بە تاکێکە بەشداری بکە بە تاکێکە قوربانی بدا کات تەرخام کا و ئامادە بێت من لێرەوە هیوادارم خەڵکانم کە بەشداری ئەم جۆرە چالاکیان بکەن ئەگەر بە دەنگێک بێ ئەگەر بە ئامادەبوونێک بێ بە هەر شێوێک بێت ئەمە بۆ خۆی سەلماندنی ئەوەیە کە ئێمەش هەین ئێمەش مرۆڤین ئێمەش مافمانەیە کە وەکو هەموو گەلانی دنیا خاوەنی ئیرادە و کیان و زمان و کولتور و مێژوی خۆمان بین زۆر باش خاتوەر من بۆەوەی کە سبەینێ بۆ نمونە لەو هەزاران کەسەی کە لە بەلجیکان بەشداری و چالاکیە ببن پەیامت چییەوە چیان پێ دەڵێ لێرەوە ینی ئەرکی هەموو کەسێک لەمانە نییە کە لێرن بەناو کە کوردن لە وڵاتی بەلجیکا ژینەوانیان کە هەڵگری ڕەگەزنامی بەلجیکین یاوانیان کە مافی پەنابەریان لێرە هەیە یا ئەوانشیان کە هێشتا ژمارەیەگەن من لە کەمپەکانی ئێرە لە بڕۆکسل لە
ناوچەکانی دیکە ئەوانیش دەرفەتیانی ئەوانیش بێن بەشدار بن پەیامت بۆوان چییە؟ هەڵبەتە ئەم پرسە پرسێکی وەکوتمان گشتگیرە ینی بەشنێک نییە بەس بڵە پەیوەندی بەلایەنێکەوە هەبێ یان بە ناوچەیەکەوە هەبێت ینی ئەم وەکو بینیمان ڕۆژاوە باشوور وردە زیاترەوە باکووری زیاتر فشارەکانە خرێتە سەری لەلایەن ڕۆژهەڵاتەوانێ ئێمە هەر لەژێر داگیرکاریان جەکەواتە ئێمە وەکو ڕەوەندی کورد لە ئەوروپا ئەوانی کە لە تاراگەن کە لە ئەوروپا ئەژین بەرپرسیارەتەکەی ئێمە قورسترە لێرانە چکە و ناوەندە گرنگانی کە ئێمە لێرانە ئەتوانی فشاریان بخینە سەریانە زۆر بە ئاسانتر ئەتوانین بگەین پێیان کە لەگەڵ ئەم لە بەرامبەر ئەم هەڵوێستەمە چیمان پێویستمان بە پاڵپشتی هەیە یعنی وەکو باسمان کرد ئێمە سەرمایەکی زۆر ڕەوەندی کورد لە ئەوروپا هەیە ئیترکە وەکو جەنابەت باست کرد ڕەگەزنامەیان هەیە ئیتر ئەو حەقی نییە بەسەرەوەی تۆ ڕەگەزنامەت هەبێ یان هەرچیەکەت هەبێ گرنگەوەی تۆ کرد کوردی یعنی ناسنامەی کوردبوونت لە پێش هەموو شتێکی کە هەیە کە تۆ لە وڵاتە شابیت و هەر پلەیەکی شت هەبێت و تۆ هەر جارە هەر بە پلە دووەم هەر ناسرێت کەواتە تۆ لێرە گرنگ هەرگیز نابی بە هەڵاتی ڕەسەمی بە دڵنیاییەوانێ اینجا لەبەر ئەم بەرامبەر ئەمە کەواتە دەنگەکەمان ئەبێ من داوا لە هەموو ڕەوەندی کوردەکەم لە بەلجیکا بگشتی و خۆشحاڵیشمە گەرم دەنگی ئێمە بگاتە ئەو وڵاتەکانی دراوسێمان وەکو ئەڵمانیا ئەوانەش هەر پشتیوان و ڕۆژاوای ئەڵمانیا ئەوانەی کە لەوێ نیشتەجێ نەتوانن بێن بۆ باکووری فەڕەنسا لیل ئەوانە توانن بێن هۆڵەندا لوکزەمبۆرگ دەتوانن بێن بەتەکێ دێت ئەمە کەکەواتە ئێمە پێویستیمان بە فراوانکردنی ئەم دەنگانە هەیە پاڵپشتی هەیە ناڕزایی هەیە پشتیوانیتە ناوی هەرچ ناوێکی لێنی بەڵام گرنگە ئەوەی بوونمان هەبێت لەویانە و جەک و جەنابەت دواسکەیسە لەوانێ بە دەیان بە سەدان کوردی بڵێن ئەوانەی کە داوای لە کەمپەکانان ئەتوانن هەر بە هەڵوێستێک لەویانە نیشان بێنچکە لە ئایندەیە ئەگەر ناوچەیەکی ئاراممان هەبێ سوود دەبێت بۆ هەر هەموو لایەک ینی هەر بەشێک نییە ینی ئەگەر هەرێمی کوردستان باشووری کوردستان ئارام بێت یعنی کوچۆنە لە جێگایەکی ئەوە بێ کە هەمومانتیایە کۆ ببینەوانێ پێم وابێ زۆربەی ئەوانە لێرە نابین بەتەکید ینی هەکو هەمووی ئەبینین هەر لە ئایندەیە کە بچینە هەڵ تەمەنمان هەڵبکێشێ بگەڕیتەوە ڕاستە هەر کەس خاوەنداری بکە تا بڵێن خام خاوەندارێتی ینی گرنگە هەر هەمووی خۆی بک بە بەشێک لە تایە و بە هیواشم ئەم بانگەوازە کە ئێمە دەستمان پێکردووە دەنگی بداتەوانێ و پشتیوانیمان هەبێ داوای بەس پشتیوانیەکەین لە زۆر باش کاکازان چۆن دەکرێت بەرفراوان بکرێت بۆ ئەوروپا ینی ئەم بەرەیە تەنها لە بەلجیکا قەتیز نەمێنێ شار و ناوچە و وڵاتەکانی دیکەی ئەوروپاش بگرێتەوە بەڵێ خۆی هەوڵێکی جدی هەیە بۆ ئەو مەبەستە ئەو کۆمتەی کە دامەزراوە لە بەلجیکا بە تایبەتی ئێمە سەرەتا تاکە هەڵوێستمانەوە بوو تاکە گرنگی پێدانیش ئەوە بوو کە لە وڵاتانی دیکەش بە تایبەت لە وڵاتێکی وەکو بەریتانیا کە زۆرینەی کورد لەوێ ئەژین لە وڵاتی سویدیش بە هەمان شێوە و لە ئەڵمانیاش بێکومان هەوڵ بدرێت لەو وڵاتانەش کۆمیتەی بەرفراوان دروست بکرێت لەگەڵ بەرەی نیشتیمانی دژی داگیرکاری لە باشووری کوردستان ئەوانیش لە هەوڵی جددیان بۆیە ئێمە پاشەوەی پەیوەندیمان بەوانەوە کرد ئەوان هەوڵی جددیان داوە بۆ ئەوەی لە سەردانەکانیان دەست پێ کردو بۆ لای بەڵێ بەڵێ لەگەڵ پەرلەمانتارانی کورد لە بەغداش لە تەنسیقدان لە بەڵێوان کە پەرلەمانی عێراق و لایەن عێراقیەکانیش بجوڵێن بەڵێ لێرەش ئێمە بەڕاستی ئەومان لە بەرنمەیە کە سەردانی سەفارەتی عێراقیش بکرێت دانووسان لەگەڵەوانیشا بکرێت بێ هەڵوێستی و حکوومەتی عێراقیش بێنرێتە ئەو کردن ینی ڕخنە بکرێت لە لایەنێکەوە تا ئێستا عێراق بۆ چی بێ دەنگە لە بەرامبەر ئەو داگیرکاری دەوڵەتی تورکیا کە لە هەرێمی کوردستان کراوە بەڵام ڕەوەندی کوردی بەڕای من تاک ئەکەوێتەوە سەر تاک خۆی بەڕاستی چەندێک تاکی وەک هیدایەت ئاماژەی پێدا یعنی تاکی کورد ئەبێ ئەو هەڵوێستە نیشتیمانی خۆی دەربڕێ لە هەر شوێنێکا بێت چونکە ئێمە هەمومان بەبیرمانە لە کاتێکا کە کوبانی ڕوویدا لە کاتێکا کە ئافرین ڕوویدا هەموو کوردی چوار پارچەی کوردستان بێ هیچ شتێک هەڵوێستی نیشتیمانی خۆی دەربڕی لە ئێستاشە بە هەمان شێوەیە پێم وایە دیانە گەرد لەوە دەڵێ زیادەڕەویم نەکرد بێت دۆخی ئێستەی باشوور مەترسیدارترە لە کۆبانی و لە ئەفرین بێگومان من باشکرا ئینسانەوە بڵێ لە کاتێکا کە تورکیا 27 کیلۆمەتر هات بێتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە هێندەی نەمابێ بۆ هەولێری پایتەخت
ئەو هەولێرەی کە ئایدن معروفتی لێدوانەیە دژ بە خاکی و هەرێمی کوردستان ئەکرێ ئێمە چی بمێنێتەوە بۆ ئەوەی ئێمە بیپارێزی نەگەر لە ئێستایا هەڵوێستمان نەبێت ئیتر چی ماوە بۆەوەی هین بکەین ینی کاتێک کە داعش هات ڕوبەڕووی هەرێمی باشووری کوردستان بۆ هێندەی نەما بوو بکاتە هەولێری پایتەخت خۆ کەسمان نەدی هەڵوێستێک دەربە بڕێ بەرامبەری تەنها چەند هێزێک نەبوونایە هەولێرە کەوت هەولێر ڕۆیشت بوو لەبەر دەستا ڕۆیشت بوو هەموو گەلی کورتشاهیدا لە بەرامبەر هەم لە شنگالە هەم لە مەسلەی هەولێر و ئەوانەشە داوا لە تورکیا کرا کە هاوکار بێ هاوکاری نەکرد بێگومان ناشیکە تورکیا پشتیوانی داعش بوو لە ڕۆژی یەکەمەوە هەتا ڕۆژی ئەمڕۆ کەوتنی مووسڵ یەکێکە لەو سەرداوانەی کە بە ئاشکرا بە دیارەکەوێت لەو سەردەمەیە دەسەڵاتدارانی سونی لە عێراقا کە حکمی ئەعدامیان لەسەر درا ڕایە نەکرد لە هەرێمی کوردستانەوە بەرپرسانی هەرێمی کوردستان با ئەمە ناوەکان ناوی شەخص نێنین هەرچەندە دەسەڵاتداری تاکڕەوی لە هەرێمی باشووری کوردستانەکە ئەو بنەماڵە گەریەیە کە تا ئێستا پەیڕەوی دەسەڵاتی بنەماڵەیە خۆی کات ئەو بنەماڵەیە ئەو سیاست مەدارە سونیانیان تەسلیمی تورکیا کرد و لە تورکیاە ئەپارێزران و تەیدی داعشیان نەکرد و هەر لەوێشەوە مووسڵیان بە داگیرکردندا خۆمانە هەموو شتەکان ئاشکرایە پێشوەخت لە ئوردو ناکۆبوونەوەیەکی تورکی و دەسەڵاتداری کوردی تاکڕەوی و قەتەر و سعودیە و ئەوانە هەبووە و پێشتر هینی بۆ دانراوە پرۆژەی بۆ دانراوە چۆنێتی گرتنی مووسڵ بەرحاڵ من ئەمەوێ ئەوە بڵێم لە ئێستاشە داگیرکردنی هەرێمی باشووری کوردستان لەلایەن تورکیاوە بە پرۆژەیەکی پیلانکراوی داڕێژراوی چەندین ساڵەیە کە ئێستا لە ژێر ناوی قەندیل و لە ژێر ناوی پەکەکە و هەر ڕۆژە و بیانویەک و هەر ڕۆژە و شێوازێگەێنە ئاراوە ئەمە داگیرکردنەوەی هەرێمی باشووری کوردستانە شکاندنی ئیرادەی تاشی کووردە شکاندنی ئەو سەروەریانەیە کە بە ناوی کوردەوە لە عێراقا تا ئێستا دروست کراوە بە خوێنی دەیان هەزار شەهید ئەمانە لە چەستوری شاد چەسپاوە بە خوێنی هەزاران شەهید ئێمە کەرکووکمان ڕزگار کرد و کەرکک بوو بە خاشی کوردستان بەڵام لە پێناوی بەرژەوەندی دەسەڵاتداری تاکڕەوی خۆیانە کەرکووکیان کردە قوربانی ئەمڕۆ ئەیانەوێت سەرجەم خاکی هەرێمی کوردستان بکەنە قوربانی بۆ هێزێکی دوژمنکاری کورد کە لە مێژووی گەری کووردا تەماشا بکەی هەتا ڕۆژی ئەمڕۆ لە عوسمانەکانەوە بگرا هەتا ڕۆژگاری ئەمڕۆ تاکە دوژمنی سەرەکی گەری کورد تورکن کە ماڵوێرانی بەسەر کووردا هێناوە و لە هەرێمی تورکیا وەکو گەلنا وەکو دەسەڵاتداری تورکی باشە کارزان من دێمەوە خزمەتت بێمە لای کاگیدایەت بۆچی لە کاتێکدا ئێمە لە هەرێمی کوردستان زۆر پێویستمان بە تورکیا بوو کە سەروەتەکەی دەبردین وەکو ئاماژەت پێدا لە سەدا پێنجی ئابوووریەکەی لەسەر ئێمە بوو بازارەکەمان هەمووی ئاوەڵا بوو بۆ ئەوان دۆلارەکانمانە هەمووە کوێ گیرفانی تورکیا بەڵام لەگەڵ هاتنی داعشە ئێمە داوامان لێکردن لە هەرێمی کوردستان هاوکار بن هاوکارمان نەبوون دوژمنایەتی ئێمەیان کرد پشتیوانی داعشیان کرد ئێستا خێرەوە ئەم هێزە دەرگای بۆ دەکرێتەوە هێزێکی باشووری کوردستان لە بارەگاکانی هێزەکانی خۆی لە برادۆست و سیدەکان و ناوچەکانی دیکە جیان بۆ دەکاتەوە بۆچی ئەمە و ڕۆژانەمان لەبیر چوێ بۆچی دژمنایەتی تورکیامان لە ڕفراندۆم لەبیر چوێ بۆچی لەبیرمان چوویەوە ئەردوغان ڕۆژانە چه سوکایەتێکی بە کاک مەسعود دەکرد بە بەرپرسانی باشووری کوردستان دەکرد ئەمانە هەمویان بۆ خێرا لەبیرکرا پێم وابێت لە دوای ساڵی 91ەوە هەرێمی کوردستان نەیتوانی پێگەیەکی بەهێزی کە خاوەن ئیرادە و سەروەری خۆی نیشانی دەوروبەر بدا بۆیە ئەوەندە لە زمەی سیاسیان یا ئەوەندە خاڵی لاوازیان نیاوەتە دژمن و داگیرکارانی کوردستان بۆ هیچ کاتێ داگیرکاران پرسیان نەکردووە هەر کاتێ ویستیوانە هاتوون هەر کاتێ ئێران ویسبێتی هاتووە تورکیا ویسبێت هاتووە تورکیا بەبێ پرسکردن ئێستش پێم وابێ ئەردوغان خۆشی لێدوانیدا کە ئێمە پرس نە بە عێراقەکەی نە بە کوردستان ئەوان پرس ناکەن چونکە بۆ لەبەر ئەوان بەڵام دەژڵێن کە بۆ نمونە دەسەڵاتداری پارتی دیموکراتی کوردستان بێ ئاگاژ نییە لە بارودۆخەکە پێم وانە پارتی بتوانێت لە بەرامبەر تورکیا هیچ بات و هیچ چیشی پێ ناکرێت تەنها ئەگە بتوانێت پشتیوانی یاتوان بتو پشتیوانی ئەو ئیرادە یا پشتیوانی بەرەی گەل بکات بۆەوەی کە ڕێگری نەکات لە هەڵبڕین ڕێگری نەکات لە چالاکی ڕێگری نەکات لەو خەڵکەی کە دژی هاتنی داگیرکاری تورکیا لە خاکی کوردستاندا ئەگەرنا پێم وانە بتوانێت وەکو خۆ بۆ ناتوانێت لەبەرەوەی یەکەم پەیوەندی
وە بەرژەوەندی هاوبەش نێوان بنەماڵە و دەسەڵاتی پارتی لەگەڵ ئەنقەرە لەگەڵ تورکیا هەروەها بە تایبەتی لە دوای نەمانی سەرۆکاتی هەرێم پەیوەندیەکی شخصی و تایبەتی لە نێوان ڕێز بزەرای هەرێمی کوردستان و ئەردۆغان هەیە کە پێم وایە پەیوەندیەکە تا ئەستێکە کە ئەگەر سلێمانی سروش یا ئەگەر سلێمانی مەرجعەتەکەی تاران بێ ئەوە مەرجعەتەکەی هەولێریش ئەنقەرەیە بۆیە ئەوان هیچ ناتوان هیچ جۆرە هەڵوێستێکی سیاسی یا سەربازی یا ڕەدەفعلەکان بەرامبەر بە جێشی تورکیا بێت چونکە ئێستا هەرێمی کوردستان پارویەکی نەک ئاسانە بەڵکو پارویەکە لە دەستی دەوڵەتی تورکایە بەڵام پێم وابێ لە ڕوویەکی ترەوە لە لایەنێکی ترەوە هەرێمی کوردستان وەکو دەوڵەت وەکو حکوومەت وەکو چوارچۆکی ئیداری سربەخۆ ئەتوانێ زەمینە یاتوانێت ڕێگری نەکە لە ئیرادەیە کە دژی هاتنی دەوڵەتی داگیرکای بۆ باشوور ئەمە بەس ئەوەی پێکرێ بەداخەوە پێم وابێ تا ئێستا لە دەڤەری ژێردەسەڵاتی پارتی ڕێگە نەدراوە چالاکی تا نەخێر کاتی خۆش بەرەو سیدەکان ڕێپێوان کرا تەقیان لێکرا ئەنگاستەنگیشیان جگەلەوەش لە سلێمانیە تا چوونەوە هیچ جاستەنگیەک نەبوو لە ژێردەسەڵاتی یەکێتی جا ئێستا ئێمە بێ هەوڵ بدەین کە تورکیا ئامانجی ئەوەیە کە زیاتر پێگەی خۆی بخاتە ناو نفوسی ژێردەسەڵاتی یەکێتیش ئێمە هەوڵ بن لەوێ ئاستۆپی پێ بکەین هەر لە دەسەڵات وەکو چۆن پێگەی بەهێزیە بۆ لە ڕابردووە لە ژێردەسەڵاتی پارتی هەوڵ بین زیاتر گەشە و تەشەنە نەکات چونکە بەڕاستی کە تەشەنە بکە هەو کاتە مەترسیە گەورەکە بۆ سەر قەندیل و بۆ سەر بەرخۆدانی خەندیل زیاترە بێت بەڵام وەکووتم ئەبێ فشار بخینە سەر پارتی کە ڕێگری نەکات لە خۆپشادان لە چالاکی لە هەڵوێستی گەل دش بە داگیرکاری زۆر باش خات و هەر من بەڕێزێکی دەڵێ ئێمە چۆن دەتوانین ئەو لایەنانەی کە ئاسانکاری بۆ ئەو بارودۆخە دەکەن یا بە شێوازێکی دیکە وەکو کاگیدایە دوتی بارودۆخێکیان هاتۆ بەسەردا ناتوانن لە بەرامبەر تورکیا تا بوەستنەوە هەڵبەتە چوارچێوەی بەڵێن هەرێمی کوردستان وەکو پێشتریش برادەران هەر ئاماژەیە کرێ ئێمە لە سەرەتا هەرداگیر کراوی اینجا لەوەتی هەش بۆ کە هەرێمی کوردستان وەکو خۆسیەکی خۆ بەڕێبەریان هەبوو کە چەند ساڵە کرا هەمووی لەسەر شێوازی بزنسە بەڕێوە برا یعنی زمینە سازیەکی بنەڕەتی نەبوو لەسەر سیستەم و بڵند دەستور و ئەمانە کە بچەسبێت لەو ناوچەیە بوون هەبێت ئێمە گرفتارێکە لەسەر سیستەمەکەیە یعنی ئەو تا ئێستا یاسایەکی بە تەواوەتی لە دەستورانە چەسبیوە کە هەرێمی کوردستان وەکو هەم دووەلیە ئەترافی پێ بکرێ ناسنامی پێ بکرێ هەم لە ئەقلیمیش و لە ناوخۆشە خۆشمان دەستورمان نیە خۆشمان بەزام هەنێ جار هەیە هەنێ جار هەیە پێویست ینی هەنێ میتۆت هەیە کە بەکارهەیە وڵات بەکارتوویەکی بە فشارێک بەسەر وڵاتێکی ترچکە هەرێمی کوردستان پێگەیەکی گرنگی هەیە بڵێ تونەڵێت ینی لە ڕوانگەی هەم کولتوری هەم ئابووری هەم کوچۆنەڵێ جوگرافیایەکی بەجێ پۆلیتیکە هەمووی جێگایەکی گرنگە کە ئەم گرنگیە دەتوانرێ بەکاری بێنێ بۆ ئەوەی کە چواردەوڵەتێک دراوسەکانی زیاتر ئەم هینی بکاتە سەر فشار بخاتە سەریان نەک بە پێچاوانەکەیوانە ئەو هۆکارەکەشی بۆ ئەوکەرێتەوە کە هەمووی ئەم ناتەبایی کە ناو پارتە سیاسەکانی کوردستانە هەیە یعنی خاڵێکی هەرە لاوازی ئێمەیە کە نەماتواندیوە ئێمە لە ئێستاوە عنی دەنگی خۆمان یەک ڕێزی نەتەوایەتی حزبی ئانی ئۆکێ حزبی هەرکێکۆ ئاساییە ئایدۆلۆژیاوهێنی خۆی هەبێ بەڵام لەسەر پرسە نەتەوایەتیەکان خاک وڵات ئەمانە گرنگە بەڵێ گرنگە هەموو یەک ڕێز و یەک نەتەوە یەک هەڵوێست و یەک زمان و یەک بابەتبین اینجا ئەتا ئێمە نەتوانین نێوماڵی خۆمان بە تەواوەتی ڕێک بخەین باوەڕ ناکەم هەرگیز ئەو هەرگیز بتوانین ئێمە دراوسەکانمان ڕازیکەین کە بەوەی ئێمە بوونمان یەکێک لە ڕێگارە بنەڕەتیەکانی ڕوبەڕووبوونەوەی داگیرکاری یەخستنی نێوماڵی بەڵێ بەتەکیدگەنانی یەکڕیزی یەکێتی نەتەوەیە ئەوە زۆر گرنگە چونکە ئەوە یەکەم هەنگاوە ئەگەر لەوێەوە بێت دەست پێ بکرێت ئەو کاتە ئەتوان درێت ئیتر لەبەرەوەی ئێستا فرەحیزبیەکی زۆر هەیە لە باشوورە ئەو فرەحیزبیەک باشی خۆی هەیە بەڵام لەوەشە ئەتوان درێت هەنی زیاتر فشار بخاتە سەر ئەو لایەنانەی تر کە ناڕازین بەرامبەر بەوەی کە بڕیارێک دەربکرێت کە بڵێن دژی دراوسەکان باوا بڵێم ئەتواندرێت لایەنەکەی کە حیزبەکەی تر ڕایوەستانێکی لێ دروست بکات وەکو چۆناڵێ ئەو تەداخلات بکە بەڵام هەتا وەکوم ئێمە ئەو پەرلەمانمان سەروەر نەبێ یاسامان نەچەسپێ بڵێن وەکو چۆناڵێ بەها ئەخلاقی و نەتەوەینەکانمان بە تەواوەتی جێگیر نەکەین
ناتوانین ڕوبڕووی داگیرکاری دێ باشم لە هەمووشی گرنگی سەربازیەکەشە بەڕاستی سەربازیش زۆر گرنگە چونکە ئێمە پەرتەوازیەکی سەربازیمان هەیە وەکو چۆن ئەڵێ دابش بووینە بەسەر هەلایەنەکانی ئەوەی بەڵێ ئەنجا ئەم تا هێزێکی تەواوەتی چەکداریمان نەبێت بە تەواوەتی ناتوانین ئێمە بەهێزبین. من کاتەکەم بەرەو کۆتایی ڕوایەکی خولەکێک بۆ دوایین پێیانتان کارکارزان خولەکێک بۆ بەڕێزت وەڵام پێم ئەوەیە ینی داوا لە هەموو کوردان لە دەروی وڵاتەکەم بەتایبەت ینی کوردانی ناوخۆی کوردستانیژی زۆر گرنگە کە هەڵوێستی نیشتیمانی خۆیان لە هەر شوێنێک بن لە هەر لادەیەک لە هەر گوندێک لە هەر شارێک لە هەر جێگایەک بن هەڵوێستی نیشتیمانی خۆیان نیشان بدەن بەتایبەت کوردانی دەرەوەی وڵات بەڕاستی ئەمڕۆ ئەو ڕۆژگارەیە کە ئێمە هەرمومان وڵاتەکەمان بەرەو لێواری لە ناوچوون و بەرەو لێواری داگیرکردن و بەرەو لێواری لەدەستدانی هەموو ئەو جوانی و ئەو دەستکەوتانەی بەدەیان ساڵە بە خوێنی دەیان هەزار شەهید بەرهەم هاتووە کە هەرمومان خاوەنی شەهیدین هەرمومان قوربانیماندا بۆ خاک و بۆ نیشتیمان و بۆ وڵاتە هەتاوەکو بەدیمان هێناوە با لە کیسمان نەچێ بە هەڵوێستێکی نیشتیمانی خۆت بە هاتنە سەر شەقامێ بە دەرخستنی دەنگێکی ناڕازی ئەتوانی بەرگربی لە داگیرکردنی خاکی نیشتیمان ئەتوانی هەڵوێستی نیشتیمانی خۆ دیاری بکەیت و ئەو لە بەرامبەر داگیرکاری تورکیایە هەڵوێستێکی جددی نیشان بی بەڕاستی ئەمڕۆ ڕۆژی هەڵوێستە. باش کاگیدایەت بەڕێزت دوایین پەیامت ببیستین سەبارەت بە ئەگەر شتێکە دەبێت کۆیکیتەوە لە کۆتاییە لە خولەکێکدا وەک لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێکرد پێم وابێ ئەم جارە نیەتی تورکیا و نیەتی داگیرکاری تەنها بۆ داگیرکردن و خاک و جوگرافیا و دەست بەسەرگرتنی ئابووری ئەوشتانێ بەڵکو ئەمە دوا هەوڵەتی بۆ کوشتنی ڕۆحی ئینسانی ئێمە قڕکردنە ڕۆحی ئینسانی ئەو ڕۆحەیە کە وتمان لەسەر لە قەندی لە بەرخۆدانەکە لەسەر لە قەندی لە خۆی پەنایاوە بۆیە پێم وابێ نەک ئەرکە بەڵکو ئەمە مۆراڵە کە هەر کەسێک لە هەر ئاستێک و لە هەر شوێنێکی ئەم دنیاە کە بە کوردی قسەکەەوە خاوەنی زمان و کولتور و فەرهەنگ و شناسی کووردە ئەبێ قسە هەبێت و بێت دژی بێت و ئەبێ بێتە سەردا ئەبێ بە شێوەیەک لە شێوەکان بەشداری لە هەر چالێکێ بکات دژی ئەم داگیرکاریە. زۆر باش خات و هەرمەند خولەکێک زیاتر دەدەین بۆ تۆ دوو خولەکە دەدێنێ لەبەرەوە درەنگیش گەشتی ئەنجاش پەیامێکی تایبەتی ژنانەشە دەبێ فەرموو. بەڵێ من هەرچەند وەکو بڵێن لە کۆمیسیۆنی کۆنگرێنەتەوەی کوردستان کۆمیسیۆنی ژنانە ئێمە هەڵبەتە من ئاماژەم بە پیژینەکانتان نەدا چونکە چیە تەنها و کۆندامی بەرەی ئەویان بڵێن بەشە ئێمە لەناو هەروەکو کۆمیتەی بڵێن کۆمیسیۆنی ژنانیش لەویانە کۆمەڵە چالاکی و کارمان هەیە لەم چەند لە 28 و 29 کە بەشداری ئەو کۆنفرانسا ئەبین کە لە بەلجیکاش سازەکرێ لە پەرلەمانی ئەوروپا سازەکرێ ئەویش بەشێکە وەکو چۆن لەلایەنی دۆبلۆماسیەکەی وەرگرتووە کۆمەڵە پەنێل و میوان بەشدار ئەبن لەویانەوە لێرەشە ژنانی خانمانی بڵێن ئەندامانی کۆنگرێنەتەوەی کوردستان لێرە بانگێشانگەم کە لەویانەشە هەمویان ئامادە بن و هەروەها ئێمە ئەم کۆمەڵە حتمما ینی کار و چالاکیەکان بەرفراون ئەگەر باسی بکەین لێرانەیە ناتوانرێ باس بکرێ بەڵام گرنگە ئەوەیە من یەک داوایەکەم لە ژنانی کورد هەیە لە بەلجیکا بە تایبەتی چکە من ناتوان بە زمانی ژنانی وڵاتانی تر قسە بکەم لێرانە زۆر ئێمە چالاکی ئەەکەین زۆر بابەت هەیە کە ئێوروژێنی داوایان لێ ئەەکەین کە بێن وەکو چۆن ئەڵێ بەشدار بن بەشداربوونەکەم بەو مانای نییە کە هەمیشە تێگەم لەوەی کە هەر یەکێک ئێمان ئەرک و تایبەتمەندی ژیانی خۆی هەیە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەمە هەستێکی نیشتیمانیە و تێگەیشتن و پەروەردەکردنە بۆ دوای من خۆم تەمەنم مناڵ بووم لەگەڵ باوکمە ئاڕۆشتم بۆ کۆڕێ بۆ سیمینارە ئێستا خۆمم لە هاتۆ خۆم ئەو بابەتانە سازەکەم بۆ یەکێکی تر کەواتە ئەمە ئەڕۆین بە دوای یەکە هەر ئەڕۆین وەکو تەواوکەری یەکترین اینجا گرنگەوەیە ئێمە تەواوکەری ئەوانەی تربین ڕێگانیشاندەری ئەوانەی تربین کە تێ بگەین ینی کۆمەڵێ گەنج هەیە لەم وڵاتە
لێرانە گەورە بوونە بەڵام تا ئێستا بەتەواوەتی ئەو ڕۆحە هەستە نیشتیمانیان نییە ینی لەوانەیە من یەکێکی لەوانەیە کە هەمیشە لە ماڵەوە بە مناڵەکانم وات پێگەێنم چەندێک کورد چەساوەیە کە چەندێک کوردەمەیە گرنگە ئیتر ئێمە لێرانەیە بەو میتۆدە کار بکەین بەو شتەکە فراوانی بکەین هەر یەکەو لە جێگای خۆیوانێ ژنان ڕۆڵێکی زۆر گرنگە بینێن لە پەروەردەی وەکو چۆن ئەڵێ گەیاندنی باچەکان زیاتر ئەتوانم پیاویش ئەرکی خۆی هێبا لێرە جای نەکەمانە بەڵام ئەتوانم ژن کاریگەری زیاتری هەیە اینجا لەم بڕوانگەیوانێ زۆرم پێخۆشە کە ژنانیش چالاک بن زۆر هیواخوازم کە ژنانی چالاکیشمان هەیە بەڵام ئەوەیە دیارنین ونبوون زین و بکرێنەوانێ و سەبارەت بەوەی کە چیش بکرێت لەمە دووە کار و ئەنجەدان زۆرە پلانسازی زۆرە کە بکرێت بەڵام گرنگ ئەوەیە بە ڕۆحێتێکی بەرپرسیارەتیانی وەکو چۆن ئەڵێ فرامێشێکی فراوانتر بکرێت ینی تەسک نەکرێتەوانە من بەلامەوە زۆر گرنگە چونکە هەمیشە ئێمە کارەکانمان تەسک ئەکرێتەوانێ ئەو تەسک بوونەوەش زەرە بەڵێ زیانی هەمیشە بۆ بە زیانێک بۆ ئێمە لەبەر ئەوەی ئەکسەر ئاراستەکەیان بە یەک جێگا ئەڕوا ئەڵێ لەبەر خاتری ئەوەیە نەخێت ئەمە ئەوە نییە بڵێ من لەبەر لایەنی فلان حیزبم یان لایەنگری فلان جێگا بم لەبەر ئەوەیە کە من ئەم قەزەیە ئەو ڕژێنم هەرگیزەوە نیان چکە ئەمە وەکو بەڕێزانش ئاماژیان پێکرد ئەمە باسی خاکێکە کرێ باسی داگیرکردنێکە کرێ باس لە کەرامەتی مرۆڤ کرێ ینی پێشێلکاری لە هەموو شتەکان ئەکرێ داگیرکردن وابزانم کاتی خۆی ئێمە لە سەردەمی سەدامان زۆر شتی ناخۆش بێ بەڵام پێم وا بێ ئەگەر تورک لەو ڕوانگە فاشیستێمە بڕوانی لەوانەیە هندوو ئەوەندەی سەردەمی سەدامان پێ بکە اینجا با ئێمە نەگەینەوە ئەو دواوە لەبەر ئەوەی کە ئێمە پێویستە خۆمان پارێزگاری لە خۆمان بکەین تر هیواخوازم بەدەم ئەم بانگەوا زەمانەوە بێن و پێویست بەوە ئەکە ئەمە ئەرکێکی وەکوتم نیشتیمانیە زۆر باشە خات و هەرمن ئەحمەد هەروە کە کارزان عەلی لەگەڵ بەڕێزی دایەت ئیبراهیم ئەندامانی بەرەی بەرەنگاربوونەوەی نیشتمانی دژ بە داگیرکاری تورکیا زۆر سپاستانەکەن کە لێرە لەگەڵماندا ئامادە بوون ئەلبەتە جێخۆشی سڵاو بنێرین بۆ گەنجانی شۆڕژگێر ژنانی تێکۆشەر کە لە ئێستا لە قەندیلن بەڕێپێوان لەگەڵ گەلی باشووری کوردستانە چوونەوێ لەوێ قەڵغانی زیندویان پێگەێناوە پێویستە پشتیوانی لەوانیش بکرێت سڵاو بۆ ئەو کەسانشی کە یەکەم جار ئەم بەرەیان لە باشووری کوردستان دامەزران لەوێ درێژە بەم کار و خەباتە دەدەن دژ بە داگیرکاری زۆر سپاس بۆی بینەرانی بەڕێز کە تام ساتە لەگەڵمان دابوون تا بە یەکگەشتنەوەیکی دیکە هەر شاد و بەختەوەر بن.